بارکه پتر ویگاوی برام نافوینه چون ورزه پاییزه اشتمی گندا چید بید برام که تریه هرمی که خوخه حالی که نفتشت صاچید بن تر عالم حزوایی عالم نو در که بر وی وضعی کرونا و وان قیران و فلان و کی بری خلق نو در که حقیقت هک ابخو گندوره تریه هرمی که حلی که خمالی گلک بطامه شتیمه هیاتو حدا کی بر خوبیری وکی دی بر همه در و پرتقال و ترقیه و لیمونه و چت حقت بر وایشو کرون فایده گلالید کت عالمت کرد حتی حدا ئەمڕۆ هەڵمەتی هۆشیاری تەندروستی لەلایەن ڕێکخراوی گورچ لە پارێزی گورستانەوە بە هەماهەنگی هەندێک لە چالاکەوانی کۆمەڵی مەدەنی پارێزگای هەڵەبجەشەی لە خوشک و براکانمان ڕێنمایی تەندروستیمان دابش کرد بەسەر هاونیشتمانیانی پارێزگای هەڵەبجەشەیدا ڕێنمایەکەش بریتیە لەمەی کە پرۆشەرە 2000 پرۆشەرمان ئامادە کردووە دابشمان کرد ئەمە ڕێنمایی تەندروستیە تەبعاً سێ دکتۆر ڕێنماییان نووسیوە ئەم پرۆشەرە ئینشاءالله هیوادارین ئێمە تووشی نەخۆشی گورچ لەبین هیوادارین خوشک و براکانمان بە دوور بن لە ئەو نەخۆشینە ئینشاءالله. ئێمە ئامانجمان لەم چالاکیەوەی لە ڕێگەی دابشکردنی بروشەرات و پۆستەرات وشارێکی تەندروستی بگەێنی بە وڵاتیان کە لەلایەن پزیشکە پسپۆڕەکان و ڕێنمایەکان دانراون بتوان خۆیان بپارێزن و خانەوادەکان بپارێزن پێویستیان بە چارەسەر نەکرێ نەبێت. My parents living here since 40 years, so I used to go to play in the water, so on seawater, of course, and yeah, it's quite enjoying kite surfing. I think it's very easy to learn. It could be dangerous at the beginning, so that's why you need a monitor, a teacher to improve fast. I'm doing kite surfing. It's a sport. It's a deal between the kites and the surfing. It's a mix between them. You can do a lot of things like jumps, toe side, back side, a lot of figures. And at the beginning, for beginners, it's a bit difficult. And after you deal with the board.